ئێمە وەکو قوتابخانەی شەد عەبدوڕەحمانی میرزا حەسەن قوتابی پۆلی 11 زانستیم هاتوون بۆ ئەوەی خوێندنەوە هۆڵەکانی ئۆنلاین ڕابگیرێت شناو هۆڵەکانی خوێندنەوە بەجددی مامۆستاکانی ئەوانین کە بتوانین فێرمان بکەن چونکە ڕادی تێگەشتمان هەنێ تەلەبە هەیە وەکو یەک نییە من بەش بە حاڵی خۆم لەوانەیە بتوانم تێبگەم بەڵام هەنێ تەلەبە هەیە لەوانەیە تێنەگات و هەنێ خێزانیشەی ناتوانێت ئەو پێداویستیانە دابی بکات کە قوتابێکی یاخود خوێندکارێکی بتوانێت کە سەیری خوێندین ئۆنلاین بکات. من خوێندکاری 11 زانستیم ئەمڕۆ لەگەڵ برادەرەکانم هاتوین کەوا ناڕزای خۆمان پێشکەین دەربارەی ئەم خوێندنی ئەلکترۆنی بەجددیەوە حاڵنێ ئێمەتیین ینی هیچ ینی ئەو مامۆستایانە ئەگەر بڵین هەمویان هەولێرین هەندێک وەسیلە و شێوازی زمان بەکارێنن بە هیچ شێوەیەک من لی تێناگەم قوتابێکی هەڵەبجەی سلێمانی لی تێناگات ئەنجا زۆر هەڵە هەیە لە سیستەمی ئەلکترۆنی پێش ئەو شتێ مامۆستاکە خۆی ئەبێ بزانێ پێداچوونەوە بۆ پارچە ڤیدیۆیە بکات کە کردوویەتی ئەنجا بخاتە ناو سیستەمەکەوە بەڵام بەجددی ئەبینین ئەو ڤیدیۆیانە هەمووی هەڵەیەکی ئێجگار زۆری تایە و من ناتوانم پرسیارێک لە مامۆستا بکەم ئەگەر لە سەرەتای وانەکەەوە من پرسیارێک لە مێشکما بێ هەتاوکو کۆتایی بە هیچ شێوەیەک ناتوانم تێبگەم و ئینشاءالله ڕەنجمان بەزایە ناڕات و کۆتایی بەم سیستەمی ئۆنلاین و ئەلکترۆنی ئەهێنرێت و ئەگەڕێنەوە پۆلەکانی خوێندن. ئەمڕۆ ژمارەیەک لە خوێندکارانی قۆناغی 11 سەردانی دیوانی بەڕێوەبەرایەتیان کرد و یاداشتێکی سێخاڵیان هەبوو تایبەت بوو بە گلەی و گازندەیان لەسەر سیستمی خوێندنی ئەلکترۆنی بۆ ئێمەش یاداشتەکەمان لێوەرگرتن بە دڵنیاییەوە یاداشتەکەیان ئاراستەی جەنابی وەزیر و وەزارەتی پەروەردەیەکەین و ئێمە خۆشمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگاکان داوای کۆبوونەوەیەکمان کردووە لەگەڵ جەنابی وەزیر و پێویستە و گلەیەی کە ئەو فیدباگەی کە چەند ڕۆژێکە خوێندنی ئەلکترۆنی دەستمان پێ کردووە وەرمان گرتووە پێویستە ئەو گلەیانە و ئەو کێشە و گیر و گرفتانە بگەینینە وەزارەت و بڕیارێکی لێ بدرێ بۆیە بە دڵنیاییەوە داواکاریەکانیان بەرزەکەینەوە ئومێد دەکەین بتوانین خوێندکارانمان بخینەوە ناو پۆلەکانی خوێندن. پرسیمان نەکردووە سیستمی خوێندنی ئەلکترۆنی خۆی لە ناو سیستمەکە راپۆرتی هەیە پێویستە مامۆسا راپۆرتی خۆی باتەوە ئێمە لیژانمان دروست کردووە لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە مامۆسا راپۆرتی خۆی لەسەر ئەو پۆلانەی کلایەتی لەسەر ئەو خوێندکارانەی کە مشارەکەیان کردووە راپۆرت دەداتەوە بە مدیرەکەەوە مدیرەکەیش یا بە هاوڕێ ڕەخنەگرەوە دیسان یەتەوە بۆ ئیشراف و لەوێژە درێتەوە بە پەروەردە بۆەوەی هەموو لایەکمان تێبگەین لە کێشەکان و هەمومان بزانین گیر و گرفتەکان راپۆرتەکە ئەمەیە فیدباگی خوێندنی ئەلکترۆنیەکەی بۆمانێتەوە بزانین خوێندکار تا چەند توانیوێتی سوودمەند بێت لەم خوێندنەی کە ئێمە کردومانە بە ئیلزامی.